جاري بابەتەکە زۆر تازەیە بەنسبەت لێکۆڵینەوە نامەوێت بە پێش ینی ئەحداسکەوین و لەسەر پێش لێکۆڵینەوە قرار بدەین بەڵام ئەگەر ئەمە تەماشای مێژووی قوانینەکانی فەرەنسا بکەین لە پاش بەتایبەتی لە پاش ساڵی 1970 کە ناویان لێنا شۆڕشی چاکسازی لە دادگاکان و یان لە عەدالەتی جینایی تا 2004 بەدەیان و سەدان جار ئەو یاسایە تعدیل کراوەتەوە هەر هەمووش لە بەرژەوەندی مافەکانی مرۆڤ و بەتایبەتی لە پاش 2004 ینی فەرەنسا زۆر لە بابەتی تیرۆر و اختیارکردنی خەڵک متشەدیدە ئەم بابەتە ئەگەر بێت و طبعاً وە دەبی لێکۆڵینەوە لەبور لەسەر ئەو بابەتە بکرێت کە سوکاری ئەوانەی کە تیرۆر کراون دەبێ وەکالە بدەنە مەحامیەکان بە وردی بستنە قوڵایی بابەتەکە ئایا بزانن ئەو کەسە بەر لە ئازادکردنی لە چاکسازی لەو کاتێکە گیراوە لە کاتی گیرانی هیچ جارێک سەردانی نەخۆشخانەی دەرونی کردو براوە بۆ نەخۆشخانەی دەرونی و ئایا پێش ئەو کاتێکە بگیرێ چکە نەخۆشی دەرونی ئەوە نیە لە ماوەی 10 ڕۆژ 12 ڕۆژ بڵێ فڵان تووشی نەخۆشی دەرونی بووە ئەوە دەبێت خەلفیەتی هەبێتن و دەبێت بە بەڵگە بسەرمێنرێت کە ئەوە نەخۆشی دەرونی هەبووە پاشان نەخۆشی دەرونی بۆ لەو هەموو شوێنە گشتی فەرەنسا تەنها دەچێت سنتەرێک دەستنیشان دەکە کە ئەو سنتەرە سنتەری کوردانە و لێ دەستنیشان کردووە بۆیە بابەتەکە جێگای گومانە و پێم وایە جارێ بە پێش قرارات پێش ئەحداسی محاکم نەکەوین بەڵام دڵنیای لەوەی کە ئەم بابەتە بەو شێوەیە نیە نەخۆشی دەرونی گشتی هیچ ئەسڵ ئەساسی نییە ئەگەر نەخۆشی دەرونی بمبورە ئەگەر نەخۆشی دەرونی هەبوو چۆن لە زیندان بەریاندا خۆ دەبای لێ ڕاستەخۆی ببەنە نەخۆشیخانەیەکی دەرونی معقولە فەرەنسا لەو هەموو علمە پێشکەوتووی نەیزانی کەسێک کە ئازاد دەکرێت چکە بەحسی یعنی لە چاکسازەکانی گەورانی هەولێر و طبعاً خۆ ئامادەکاری کرایە خۆ باشە ئەوانە کە نەخۆشی دەرونیان هەیە زۆربەی دائیمە کەسانی نزیکەکانی خۆیان یان خۆیان دەکوژن خۆ خەڵکی تر هەبوو لە پێش ئەوەی بگاتە ئەو شوێنە ئەو عنوان و ئەدرێسی چۆن دەستنیشان کردووە چۆن لە مێشت خۆی دایناوە ئێرێ ئەوانە بکوژێ بۆیە ئەو بابەت من زۆر جێگای گومانە هیواداری وە بەیاننامەش دەرچوە لەلایەن ناوەندەکان پێم وایە لە هەرێمی کوردستانیش لەلایەن دەسەڵاتەوە ئەوانیش بەیاننامەک دەرچووە و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە هەموو لایەک بەیاننامە دەرچووە داوا دەکەن کە فەرەنسا کە شوێنی ینی بە یەکێک لە پێشەنگەکانی مافی مرۆڤ دادەنرێت وڵاتە پێشکەوتەکان دادەنرێت هیوادارین ئەو بابەتە لێکۆڵینەوەی وردی لەسەر بکاتن و گومانە بەکوو پارێزەرێک گومانێکی زۆرم لەسەر ئەو بابەتە هەیە کە نەخۆشی دەرونی بێت.